لە چای کۆڕک بەفرێکی زۆر باریوە بەم هۆیەوە گەشتیارێکی زۆر لە هەرێمی کوردستان و عێراق و دەرەوە سەردانی سەر ئەم شاخە دەکەن و دەڵێن بەفربارین لە شاخی کۆڕک سەرنجی زۆری ڕاکێشاین تا بینە سەر ئەم شاخە و جیاواز لە شوێنەکانی تر. شاخی کۆڕک بۆ گەشتکردن زۆر خۆشە. ئەمش بوو دیدنا چیای کوڕک هاتیە vê derê. Zêde jî hatiye em demekî xweş derbas kir hivîdarim şemî parêzgehên Iraqê bihên vê derê keyfê bikin li hewlêrê atmosfêrek gelek xweş heye. Xelkê wê dibaşin û birayên Kurd gelek dibaşin. لەسەر شاخی کۆڕک شوێنی حەوانەوە هەیە بۆ گەشتیاران گەربیانەوێ بمێننەوە و هەروەها لە چەندین ڕێستۆرانت و کافتریا و مارکێت و خواردنگەشت پێک هاتووە. بەڕێوەبەری گشتی هاوینە هەوارەکەم و خەڵکی هوندستانم و ماوەی 3 ساڵ لە لێرەم. هاوینە هاوارەکەمان هاوینە هەوارێکی ناودار و شایستەی لەسەر ئەم شاخە. خەڵکی زۆر لە وڵاتانەوە سەردارمان دەکەن، کوردی ناوچەکە، کوردی دەرەوە، کەسانێک لە تورکیا، لە ئەمریکا، لە ئەڵمانیا، ئوردن، سوید، نۆروێژ و هندستان و هەروەها ئیرانی و کەسانێک لە باشووری عێراقیشەوە دیان. لەسەر ئەم شاخە ئەوەی کە زۆر دەبینرێت لە گەشتیاران یاریکردنە بە بەفر. ڕۆژانە قوتابیانی زانکۆ و پەیمانگا و کۆمپانیەکانی گەشتکردن بە گروپ دەچنە سەر ئەم شاخە و لە نێو بەفرەکەدا دەسوڕێنەوە. ئێمە مەجموعەکە تاالبانیش زانکۆی هاتین سەردانا چێ کوڕە کرد. ڕاستی خۆشترین جێش وەرزی زستانێ دەکەم مرۆڤ سەردانا جێکی گەشتیاری وەکی بۆ نمونە چێ کوڕک بکات. جێکی زۆری خۆشە خوشترین جێش کوردستانی بوو وەرزی زستانێ بوو سەفریم. ئێمە وەکو قوتابیانی پەروەردەی شەقلاوە لە شەقلاوە ڕاهاتوینەوە لە بۆ سەفرەی لەگەر گروپەکەی خۆماندا هاتوونە بۆ کەیفخۆشی لە چای کۆڕک زۆر خۆشە کە لەگە هاوڕەکان دێ دەرەوە. ساڵانە بە هزاران کەس لە گەشتیارانی ناوخۆی هەرێمی کوردستان و گەشتیارانی عێراقی و گەشتیارانی دەرەوەی وڵات سەردانی سەر شاخی کۆڕک دەکەن. وەک ئەوان پێیان ڕاگەیاندین شاخی کۆڕک بۆ گەشتکردن لە وەرزی زستاندا یەکێک لە سەرنج ڕاکێشترین شاخەکانی هەرێمی کوردستانە. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا، چیای کۆڕک.